ئەڵمانیا کەوتۆتە گیانی پەنابەران و کارگەشتۆتە ئەوەی ڕۆڵە و دایک و باوک لێ بکات. لە 28 مانگی ڕابردوو لە نیوە شەودا پۆلیسی ئەڵمانیا لە هەرێمی زاکسن هەڵی کوتاوەتە سەر ماڵی چەند پەنابەرێک و پێی وتون دەی خۆتان کۆبکەنەوە دەچین بۆ فڕۆکەخانە. هەر بەم شەوە 27 کەس دیپۆرت کراوەتەوە، 26 کەسیان بەنەتەوە کردن و یەک دانیان بەنەتەوە عەرەبە. یەکێک لە کەسوکاری پەنابەرە دیپۆرت کراوەکان بە ناوی سازڤان کامەران لە زاکسنەوە قسەی کرد و گوتی زۆر پەرێشانم لە دووری دایکم و باوکم و براکەم، هەرسێکیان دیپۆرت کراونەتەوە، منیش لێرەم، یەک کێشەمان نەبووە خۆشمان نازانین بۆ دیپۆرت کراونەتەوە و ڕاستەوخۆ بردوویانن بۆ بەغدا. کە هاتن هیچ بڕیارێکی دادگەشیان پێ نەبووە، ئێستاش تێنەگەشتین بابەتەکە چۆنە و بۆچی ئاوای لێ هات. وەکو خۆی باسی دەکات لە ناوڕای گشتی ئەڵمانیادا دژبەراتی بۆ ئەم بابەتە هەیە و دەوترێت کە ئەمە دژی مافەکانی خێزان و مافەکانی مرۆڤیشە. لایەنی حکومەتی ئەڵمانیاش هیچ ڕوونکردنەوەیەکیان لەسەر ئەم بابەتە نەداوەتە سازڤان و هیچ کەسێکی تر. لە خەمی سۆراغی ئەم بابەتە قسەم لەگەڵ بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کرد. ئەویش پێی گوتم خاتون بمبورە من ئاگاداری ئەو بابەتە نیم. اینجا نازانن کە سۆراغی ئەو پەنابەرە دیپۆرت کراوانە و ئەو منداڵانەیان کە لەوێ جێماون دەگات بەچی و چۆن دەبێت.